دۆخی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هۆی قەیرانە دروستکراوەکانەوە گەیشتووەتە ئاستێک. هاوڵاتیان عەوداڵی ئەوەن موچە و بژێوی ژیانیان بچێتەوە ژێردەستی حکوومەتی فیدراڵ. بەو پێی دەسەڵاتدارانی کورد شکستیان لە ئیدارەدانی وڵاتە هێناوە. بڕیاروایە بەر لە کۆتایی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدرێت. یاسای هەڵبژاردنەکان بە جۆرێک دانراوە لە ئاگەری بەشداری نەکردنی هاوڵاتیان. حیزبە دەسەڵاتدارەکان دەمێننەوە و درێژە بەو سیستەمە ئیداریە گەندەڵە دەدەن کە تەنیا لە بەرژەوەندی حیزب و چەند کەسێکی ناو حیزب و بنەماڵەکانیاندایە. بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕێکارێکی توند و ورد بۆ ڕێگری لە ساختەکاری گەورە هاوشێوەی هەڵبژاردنەکانی ڕابردوو گیراوەتە بەر. تەنها ڕێگایە کە هەلی ساختەکاری بە حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی دەدات باشداری نەکردنی هاوڵاتیانە لە دەنگداندا. بەو پێی حیزبە دەسەڵاتدارەکان تەواوی جومگەکانی حکومڕانی و ناوەندەکانی بڕیاریان لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ کردووە. دەتوانن ساختەکاری گەورە و بەرنامە بۆ داڕێژراو ئەنجام بدەن بە سەرنجدان لە هەڵبژاردنەکانی ڕابردووش کە بە ساختەکردنی تەواوی دۆکۆمنتە فەرمیەکان بۆ موچە خۆرە بندیوار و لایەنگرەکانیان توانیویانە گۆڕانکاری گەورە و زەبەلاح لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا لە بەرژەوەندی خۆیان بکەن. بە بڕۆی شارەزایانی هەڵبژاردن گەورەترین مەترسی لە سەر هەڵبژاردنێکی تەندروست کەمی ڕێژەی باشداری هاوڵاتیانە. بە تایبەت ئێستا تەکنەلۆژیا سانکاری گەورەی بۆ دیاریکردنی ڕێژەی دەنگدەران دابین کردووە. هەر بۆیە لە ڕێگەی ئەو داتایانەی لەلایەن ناوەندە فەرمیەکانەوە داخرێنە بەردەست حیزبە دەسەڵاتدارەکان دەتوانن هاوشەوی ڕابردوو لە بری ئەو کەسانی دەنگیان نەداوە دەنگ بدەن و دەنگدانەکە شێوازێکی فەرمی و یاسایی وەردەگرێت. ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی دەرونی نائارامدان و لە گۆڕانکاری بێئومێدن. دۆخێکی مەترسیدار و بێدەنگی لە ناو هاوڵاتیاندا دەگوزارێت کە بە بڕۆی شارەزایان ئەو دۆخە زۆر لەو قەیرانە دروستکراوانە مەترسیدارترن. بەو پێی دەبێتە ژنگەیەکی لەبەر بۆ هەڵوەشاندنەوەی تەواوی کۆمەڵگە و دروستبوونی دەیان گروپی مەترسیداری جۆرا و جۆر کە دوجار سەر بۆ پێکدادانی چاکداری و تێکچوونی دۆخی ئەمنی دەکێشێت. بە لێکدانەوەی شیکەرەوان ئەگەر خەڵکی تووڕە و ناڕازی هەرێم ئەزمموی بایکۆتی هەڵبژاردنەکانی ساڵی 2018 دووبارە بکەنەوە واگەوەی حیزبە دەسەڵاتدارەکان لە ڕێگەی میدیای سێبەرەوە بە وردی کاری لەسەر دەکەن. ئەوە گەورەترین دەرگای ساختەکاری واڵا دەکەن. بەوەش دۆخە چاقبەستووەکە وەک خۆی بەردەوام دەبێت. بە بڕوای چاودێران بۆیە دەنگدەر و هاوڵاتی هەرێم دەبێت هۆشیارانە مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکاندا بکات و قایل نەبێت بەوەی خەڵکی دیکە دەنگی بۆ بدات. بەو پێی دەنگەکەی ئەگەر گۆڕانکاری ڕیشەی و بە پەلەش دروست نەکات لانیکەم بە قەبارەی خۆی ڕێگر دەبێت لە ساختەکاری گەورە و کردنەوەی دەرگای تەزویر بۆ حیزبەکانی دەسەڵات.